بەڵێ لەگەڵتان بەردەوام ببین و لە تەوەری ئەم بەشەمان بەڵێ ئێستا جا دکتۆر دێنی لای بەڕێزت سپاست دەکەین دکتۆر سەروەر باجەڵان کە لەگەڵمانی بە من ئاماژەی بۆ بکەم کە دکتۆر سەروەر لەسەر چ بابەتێکم ڕۆ لەگەڵمانە بێ سەرکە لە ئێستایە زۆر جار ها ئێمەی مرۆڤ لەگەڵەوەی کا هەندێک لە بەشەکانی جەستەمان تووشی گرفت تووشی نەخۆشی ئەبێ بەشێکی گرنگی جەستەمانەیە ئەویش مێشکە دەمارەکانی پەیوەست بە مێشکەوە ئەمانەش تووشی گرفت ئەبن بۆ نمونە لە بیرچوونەوە ئێستا بە پیر و بە گەنجەوە هەمومان تووشی ئەم لە بیرچوونەوە بوونەوەی کە زۆر جارەڵەن تووشی ئالزایمەر نەبم لی ئەترسین ئەمە لە ناومانە زۆر باوە ئێستامە یەکێک لە بابەتەکانە کۆڵن گرفت و نەخۆشی تر هەیە پەیوەستە بە مێشک و بە دەمارەوە کە ئێمە لە تۆری ئەم بەشەمان قساکەن لەسەر ئەم بابەتەوە لەسەر ئەوەی کە بۆ نمونە ئەها کەسی وایە بۆ نمونە ئەڵێ ئەم بارودۆخە ئەم هەموو هەواڵە وای لێ کردوم ئەمەنەی تر لەوانەیە هەندێک لە نەخۆشیەکان لە منە زیاتری بکات کە پەیوەستە بە مێشکەوە هەرم بابەتی لە بیرچوونەوە ئەڵێ ئەمەنە سترێسمەیە ئەمانە دڵم لای ئەم هەواڵانێ بۆ نمونەشتم زوو لە بیرە چێتەوە یان دایم ئەڵێ دڵە ڕاوکێکم توش بووە کاتێمە لەگەڵ بەڕێز دکتۆر سەروەر باجەڵان پسپۆری نەخۆشیەکانی مێشک و دەمار لەسەر ئەم باوەتە قساکەین دکتۆر گیان سڵاوی لەبێت زۆر زۆر بەخێر ئێستا زۆر جار ئەم نەخۆشی لە بیرچوونەوە ئەسڵ هەندێک جار وەکو لە بیرچوونەوە وەکو نەخۆشیەکی لاتو چون ئەچێتە پاڵ ئالزایمەر و ئەمانەوە لەناو تاکەکانە زۆر بوو نەک هەر ئێمەی کوردان لەسەر ئاستی جیهانی شەڵانەی بابەتەکە بەم شێوەیە بێت چون لەسەر بابەتەکە زۆر کاری شەکرێت کاتە نیشانەیە بابەتەکە گەیشتووە بە قۆناغی کە پێویستی بەکاری جددی هەیە بەڕێزت پێمان بڵێ دیارترین گرفتەکان نەخۆشیەکان کە هەیە بۆ نمونە هەر لە لای خۆمان پەیوەستە بە مێشک و دەمارەوە چییە؟ خۆی نەخۆشی مێشک و دەمار زۆرن بەڕاستی مێشک بەڕاستی لەگەڵ کۆئەندامی دەمارە توانین لەوانەیە هەر پسپۆڕێک بڵێ بەشی من لە هەمووی مهمترە بێگومان کە دڵی ئینسان وەستا تر مردنی ئەلا نەکرێ بەڵام جارە مێشک ئەوەستی دڵی هەستێشتەکە مردن ئەلا ناکرێ بەڵام مێشک بەڕاستی سەرکردەی هەموو ئەندامەکانی ترە وەڕەبتی هەیە بە هەموو ئەندامەکانەوە و ئیعازاتی مێشک بۆ هەموو ئەندامەکانیەتە خوارەوە نەخۆشی زۆرە هە لەسەر ئەو لە مێش خۆی بیگیری بۆ جەڵتا جا دوای ئەوە خەلەلی کارەبایی توشبوونی گەشکە جا دوای ئەو بینە خوارەوە بۆ گەیەنەرەکانی بینی دەمارەکان کە جوڵەمان پێ ئەکانە خۆشیەکانی جم و جوڵ و پارکینسۆن و ڕەخبوونی دەمار و ئەمانەمان هەیە جا بینە خوارەوە بۆ دەمارەکان خۆیان لە گەیاندنی دەمارەکان هەوکردنی دەمار و شەلەل بەهۆی دەمارەکانی پەلەکان جا بینە خوارە ئەو ڕژیانانی لە بینی دەمار و ماسوولکەکە کە ڕێژێ جارە لەو بینەیە خەلەلێک هەیە ئەو ڕژێنە دەرەچێت لە دەمارەکەەوە ماسوولکەکە ناجوڵێنێ وەکو نەخۆشی وەهنی عەزەڵات جا ئەگەینە ماسوولکەکان خۆیانیش کۆمەڵێک نەخۆشیان هەیە خۆیانیش لەوانەیە خاو بنەوە لە جوڵە بکەونەوە بپۆکێنەوە و ئیتر ئەم نەخۆشیانە جاروایە بۆی شتی دەرەکی وەکو پەتا و ڤایرۆسات و شتانە جاروایە بەهۆی سترێس و ئەمیش هەرۆکارێکی دەرەکێک کەوا ئەکات گۆڕانکاری لە ڕژێنەکانی ناو جەستەی مرۆڤەکە لە مێشکەوە کێتەوە سەر دەمار و ماسوولکەکان گۆڕانکاری دروستکار جاروایە تێکچوونی مەناعی کەسەکە تر زۆر کات سترێس زۆر دەوری هەیە بۆ گۆڕینی مەناعە کە ئەیا لەو ئەندامانە و خەلەل دروستەکە بە گوێری جۆری نەخۆشەکە لە یەکێک لەو ئەندامانە لەوانەیە خەلەل دروست بێ جارواش هەیە بەهۆی تەمەنی کەسەکەوەیە بەهۆی بۆ ماوەی بەهۆی جیناتە جاروایە کەسەکە لەوانەیە مناڵی ژوێ گەنجیش بێ تووشی خەڵەفان و لە بیرچوونە بێ بەهۆی نەخۆشیی بۆ ماوەیەوە بەڵام بەعام ئەوانە تووشی ئەوانەی وا بە ساڵات شووا بن بە ساڵات چوش ویراسە دەورێکی کەمی هەیە بەڵام پوکانەوەی مێشک نیشتنی پرۆتیناتی ژەهراوی لەناو خانەکان وای لێ ئەکات کە ئەو خانانە بەرەو پوکانەوە بڕۆن و ئیشی خوان بە چالاکی ئەنجام نێن تووشی لە بیرچوونەوە بن لە بیرچوونەوەی پێشوەختیش ڕوو ئەیە بەهۆی هۆکاری دەرەکی کە بێتە پاڵ هۆکارە بۆ ماوەیەکان یان قابلی ژینی شەرت نیە بۆ ماوەیەکی گوازراوە بێت بەڵام پێ جەنەتیک سەسەبەڵەتی لە کەسەکە لە کەسێکە بۆ کەسێکە ئەگۆڕێت کەسێک لەوانەیە معڕەز بێت تەمەنێکی مناڵترە تووشی لە بیرچوونەوە بێت باشە بەڵام کۆمەڵێک هۆکاری کەش هەیە لە تەفاعلی بینی مێشک و دەروون ئەنی ئێمە پسپۆڕی دەرونی نین بەڵام
زۆرتر تعامل لەگەڵ مادەی مێشکەکە و ئەو نەخۆشە جەستەیەکان بەڵام کاردانەوەی دەروون کاردانەی فشاری دەرەکی دەروون و وەزع و بارینە هەموار و گۆڕانکاریەکانی ژیان ئەوەش کاردانەوەی ئەوێ لەسەر جەستەی کەسەکان نەخۆشی جەستەیش دروستەکە ئەوە جگە لە کۆمەڵێک نەخۆشی هەیە خودی دەرونیە کۆمەڵێکیش هەیە کاردانەوە کۆمەڵێکیش هەیە نەخۆشی دەرونیەکی وتوانین بڵێن حەقیقینە ڕاست نییە بەڵام کەسەکە لە ئەنجامی فشارەوە وای لێت لەوانەیە وەکو شەلەلێکی لەبێت بۆ لای ئەمە لایەکی هیچ ناکە کە لێ ئەکۆڵی و سێرێکی هیچی نیە شتێکی فانکشنەڵە و دەرونیە و بەهۆی مێنتاڵ کۆنفلێکتێکەوە ینی بەهۆی ئاڵۆزبوونێک لە مێشکی کە بۆی چارەسەرەکی و بۆ ڕوونەکەیتەوە یا دەرمانێکی بەسیتێتیان بەعزە تریکی تایبەتی خۆمانە ئەیکەین کەسەکە بە قاچی خۆی ئەڕاتە دەرەوە ینی ئەوەنە دەوری هەیە دکتۆر زۆر جار ئێمەڵی ئەم نەخۆشیانەی بەڕێز باست کرد بە تایبەتی کە پەیوەستە بە مێشکمانەوە کە بەشێکی گرنگە لە جەستەی ئێمە کە بڕیارەکان و هەموو ئاماژەکان لەوە دەرەچێ ئێمە لە ماوەی ڕابردووەمانوت ئەگەر کەسێکمان لە خێزانەکەمان بە ساڵات چوو بێوەکو جەنابەت باست کرد تەمەنێکی زۆری هەبێ بەشەکانی جەستەیتی بەرەپووکانەوە ڕۆ بەڵام ئێستا دکتۆر لە گەنجە ئەم بابەتە باوە لە گەنجە ئەمانە بەدی ئەکری کە خۆشتان لەوانەیە ڕۆژانە بیبینن گەنجمانەیە تووشی گرفتەکانی مێشک و دەمارە بێ ئەمە هۆکار چیە شێوازی ژیانمانە خواردنمانە لایانی دەرونیەکەش بەشێکە لەوە کە لایانی دەرونیمانە خراپە بۆچی گەنج ڕوبەڕووی لەم نەخۆشیان نابێتەوە وڵای ئەو هۆکارانەی ئاماژەت پێکرد هەموو ڕاستە و فعلەن ئێستا ئێمە ڕۆژانە لە کلینیکانی مێشک و دەمار بڕێکی دیاریکرا و نەخۆشە بینی هەموو ڕۆژێ معنی ئەگەر 10 ساڵ بڕۆمە پێشترەوە لەوانەیە ئێستا بە دووقاتی پێش 10 ساڵ لەمە بەر خەڵک باسی ئەو لە بیرچوونەوە بکەم سەر ڕۆژ نییە گەنجێک یا ماڵان بڵێن لای ئێمە لە مێشک و دەبار لە خوار 50 ساڵ بە گەنجدانێ ئەوەی خوار 50 ساڵ ڕۆژ نییە کەسێک من نەبینم لە خوار 50 ساڵەوە نەڵێ کێشەی لە بیرچوونەوەم هەیە یان کە خۆی بۆ نەخۆشی کە هاتووە کە پرسیاری لێ ئەەکەی لە زمنی کێشەکانی تریە باسی لە بیرچوونەوە ئەکات ئەنەوە بۆ بەزایرێک کە ساڵانی ڕابردوو ئێمە چەند ساڵانی من لە 1993 لە کاتی قەیران و کۆڕۆ و ناوانەوە دکتۆرم لەو کاتانەوە ڕۆژی وابوو 100 نەخۆشمان ئەبینی لە بیدایەتە ینی کە تور دەوردەگەشەمان کرد و سپۆڕی ورد و ئەو شتانەمان وەرگرت هەرچی ئێمە بە حوکی مێشک و دەمار لە بیرچوونەوە زۆرتر یەک بۆ لای ئێمە بەڵام ئەو ظاهرە ینی تۆ کە لە مەجلیسێک دانیشت مەسەڵەن ئەمە جەژن بوو خەڵکمان زۆر بینی و تێکەڵی سەیرەکی لە هەموو مەجلیسێکە باسی ئەو لە بیرچوونەوە ئەکرێت دکتۆر ئەمە هەر لە بیرچوونەوە دوو جوارە لە بیرچوونەوەیەکی فعلی نەخۆشی هەیە ئەلزایمەر و جەماعەتەکەی ینی پێوتێ نەخۆشەکانی خەڵەفان دیمێنشیا بە ئینگلیزەکەی دیمێنشیا لە سەرکردەی ئەو گروپە نەخۆشیە ئەلزایمەر و تقریبان 80 نەخۆشەکان ئەو نەخۆشیان 120یان بەوەی نەخۆشی ترەوەی کەمترن ئەوانە هەمووی مەعایری تەشخیصی بۆ دانراوە چ گۆڕانکاری جەستەیی بێ و بە شێوازی لە بیرچوونەوەکی و چ گۆڕانکاری لە MRI و ڕژێنەکانی خوێن و یان بە شێوازە پێشکەوتەکان بە پێتیسکان و شتانە گۆڕانکاری ئەبینین بەڵام ئێستا ئەم جۆرە لە بیرچوونەوە تازێ ئەوانە هیچ نییە کەسەکە پشکنینی بۆ ئەوکەی هیچ نادۆزیتۆتەیە MRI بۆ ئەوکەی مەسەنەگە خۆی داوا بکە زۆر کات مەطلوب نیانی بۆ هەمووی بیکە ئەو شتە چکەم شتێکی باو شایعە سەیرەکەی هیچ کێشەیەکی نییە بەڵام ئێمە بۆ لە بیرچوونەوە دوو جۆری سەرەکیمان هەیە جۆرێکمان هەیە چاکە بێتەوە چ لە نەخۆشە درێژخایەنە ناسراوەکان بێ جۆری هەیە لەگەڵ تەمەن و لەگەڵ پوکانەوە و بۆ ماوشتە چاک نابێتەوە ئەبێ مەجموعەیەک پشکنین هەیە بۆ هەموو نەخۆشێکی بکەین کە لە بیرچوونەوە بە شێوەیەکی بەرجەستە بوو کە تابەتی لە ماڵی خۆی دەرچوو هات بۆ لای دکتۆر ئەوەنە لە بیرچوونەوە کە ظاهرەیە کە تایە ینی هەستی پێکە خۆی دەوروبەر ئەو کاتە بێ پشکنینی بۆ بکەین بەڵام وەکو خاڵێکی زۆر زەق لە بینی ئەم دووشتە ئەگەر نەخۆشەکە خۆی هەستی کرد لە بیرچوونەوەی هەیە ئەوە باشە ئەو جوەرانە باشن بەڵام ئەگەر نەخۆشەکە خۆی هەستی نەکرد بە لە بیرچوونەوەکە ئەوە خراپەکەیە لەن هەر کۆن الذي يدري ويدري أنه يدري فذلك الناس فذكروه يعني حكيم كونەکانی عرب ئەگەوەی کەێکی خۆی نازانێ ئەزانێ ئەزانێ کە نایزانێ ئەوە
لە بیری چۆتۆ بیخەنە بیری ئەوە بەڵام ئەگەر نەخۆش خۆی نەیزانی لە بیر چوونەوەی هەیە کەس و کارەکەی هێنایان ئەوە سەڵتانەوە تیجارەکان ئەلزایمەر دەرەچێت لەبەرە وردە مێشی ئەبووکێتەوە خۆشی هەست ناکە کە لە بیری ئەچێتەوە زۆربەی کاتەکان حتا زۆر کات ئەیانێن مەسەن ئەڵێ سەر ئێشەیە ئەژنۆ ئێشەیە نەخۆشەکە باسی ئەژنۆکە ئەکا کە تەمانێت بۆ لای من ئەژنۆ ئیشی منێت لەکسەر ئەزانەوە مۆزوعەکە خەڵەفانەکەیە بەڵام ئەگە نەخۆش خۆی هەستی کرد بەوە معنایەوە شتێکی دەرەکی ئەوەی کردووە زۆرتر ئێمە تەرکی لەسەر ئەوە بکەین یەکەم هۆکارەکان کە چاکە بێ بۆنەوە کەمێتی ڤیتامینی دی ئەوە شتێکی زۆر ئامە ئێستا بۆ گۆڕانی ژیان و کەم دەرچوون و ماڵی موسەلەح و لە هاوین خۆراکی گەرمە زۆرتر کەم خۆمان لێ زستان جەوە کە سەردەرجلێکی زۆرمان لە بەرایە خواردنەکانمان لەوانێ زۆر تەندروست نەبێ مەسەنە شتی سەناعی هەر وەکو نمونەیەکی بچووک توێژینەیە کراوە لە سلێمانی لەسەر هێلکەی کوردی و هێلکەی مەسلحە ئەڵێ هێلکەیەکی کوردی حەوت ئەوەنە هێلکەیەکی مەسلحە ڤیتامین دیتایە ئەمە وەک نمونەیەکی بچووک لە گۆڕانکاری سروشتی کەسی سروشتی کەمترە بێتەوە بەرەولای نەخۆشی زۆرتر ئاڕاست هۆکارێکی کە بۆ لە بیرچوونەوە کەمێتی ڤیتامینی B12 B12 ساڵانێکی زۆر پشکنینەکە نەبوو بیکەین بەس زۆرە و بە سەرێکی کەم ئەیکەین سەرێکی خەڵکێکی زۆر یان نەقسی هەیە مەسەلەن بە پێ ڕێژەی مختەبەرەکە عادەت زۆربەی مختەبەرە لە 200 کەمتر بێ نەقسە ئەوە بێ چارەسەرێکی یعنی هۆکارێکە ئەتوانین لە بیرچوونەوەکە بگەڕێنینەوە بەڵام ئەڵێن ئەگەر کەسەکە لە بیرچوونەوەی مشکلێ بوو باشترە لە سەری و 400 شۆبێ ئەین هەر بە نۆرمەڵێکی مجرد قەناعەت نەکەین یا نەخۆشی غوت دەبوون ئەوکو نمونەیە کە شتێلێکە کە چاکە بێتەوە بەڵێ باشە هەندێک کەسەیە کاڵێ شتم بیرەچێتەوە یان کەسێکی بە ساڵا چووە لەگەڵ بیرچوونەوەکە شتێکی کە لەم کەسەیە دەرەکەێ کۆمەڵشتی زۆر ڕابردوویەتەوە مێشکی و ئێڵێت یعنی بە تایبەتی ئەگەر کەسەکە 60 ساڵ بێت سێرەکەی لە 30 ساڵیە لە شوێنێک ژیاوە لەگەڵێکی کابەرکەوتنیە بووە باسی و کەسا کاتەوە کە و کەسە لەوانەیە لە ژیانە نەمابێ یان باسی جێگەیەکە کاتەوە لەوانەیە ئەو جێگەیە زۆر دەمێکە و شوێنەی بەجێ هێشت بێ ئەمەیان چ جۆرێکی نەخۆشی مێشکە و ئەم نەخۆشیە ینی ئەبێتە گرفتێکە پزیشک چارەسەریکیان ئەڵێن تەواو بە زۆربەی خێزانانە بزانن تر کەسەکە بە ساڵاتچۆ بی وازی لێبێنی گوێی لێ بگرین و بڵێن ئەمەیچنیە دوایشی چی بیر نامێنێ کەم شتانی بۆ تۆ باسەکەات بەڵێ کاک سەرکۆگیان ئەمە تۆ کەشتێکی وات بینی لە کەسەکە ئەبێ یەکەم تەشخیصی سەبەبەکە حتاگە ئەو نەخۆشی ئەمڕۆ چارەسەری نەبێ هەمە بێ دکتۆرەکە بزانێ ئەم نەخۆشیە ناوی فلانەشتە و کەسوکاریشی بزانێ هەم من ساڵانە یا 6 مانگجا لەسەر ئەو نەخۆشیە سێر چەکەی توێژینەوە ئەخوێنیتەوە لەوانەیە چارەسەری بۆ بدۆزرێتەوە و لەوانەیە ئێستش تۆ چارەسەرێ بێ پزیشکی پسپۆڕی خۆی بیبینێت چارەسەر بوەریدە ئەو شێوازەی جانمت باسێکی لەگەڵ ئەلزایمەر ئاڕات ئەلزایمەر وایە شۆرت تێر مێمۆریمان هەیە و لۆنگ تێر مێمۆری ئیمیدیەت مێمۆریمان هەیە ئیمیدیەت ئەو لەحزەیە من ئەڵێم پێم بڵێ ئەمە بڵێ مەسەن سێ ناوی ئەیتێ محەممەد مۆبایل ژوور وەزان ئەمە سێ گوشەیە بۆم دووبارەی کردەوە فەوری نەخۆشی ئەلزایمەر ئەیڵێتەوە یعنی ڕیکۆڵی لەحزەی هەیە بەڵام مەشغوڵێکی بە دووسێ پرسیاری تر دوای 5 دقە لێ ئەپرسیتەوە هیچ کام لەو سیانەی لەبیر نامێنێ کەواتە شێر تەرمەمەرێکە کەوا پەیوەندی بە چەند دقەیەکەوە هەیە و تا پاقێک مەسەن بەیانی نانی بەیانی خواردووە نیۆڕۆ لێ پرسە نازانێت چی خواردووە کەسێک هات سەردانی کرد لە ماڵ مەسەن کوڕێکی کچێکی هات سەری لێ دوایی لەوانەیە بۆ نیۆڕۆ پرسیاریەکە کەچی سەر لەبیانی سەرێکیشی لێەوە کەواتە ئەو شێر تۆرمەمەرەکە ئەمە زاکیرەکە وەری ئەگرێ بە لەحزە بەڵام کۆنسۆڵیدەیت نابێ بڵێن چۆن ئاوا سەبێک ئەەکەی فترێ هەوا و شت لێ چیمەند تۆکە تون ئەبێ و قایمە بێ زاکیرێش بزەبت ئەگە تەشبیکەن وایە ئەگە ئەو چۆ کۆنکریت مایندەوە زاکیرێک بڵێن سەڵ سەخرێکە تر ئەمێنێتەوە ئەو زاکیرە کۆنەکانی لەو کۆنکریت مایندەیانی لەو زاکیرە کۆنەکە خەزنە ئەوانەی ئەکەوێتە بیر لەوانەیە تۆ تەفاسیلی ڕابردووی لێ بکە بڵێ مەسەڵەن ساڵەکانی هەفتاکان یا ساڵەکانی نەوەتەکان باسی تقریبا نەسەوە بە 25 ساڵ باسی کۆڕەوەکەت بە تەفسیلەکە بۆ نمونە ئەوەی لە بیرمان بەتابەت شتە موهیمەکان باسەکە بەڵام شتی ئێستا فەوری باز ناکە ئەوە ممەیەزاتی
ئەلزایمەر ئەوە ڕئیسیە، بەڵام لەگەڵیشیە مەجموعەش مەسەرەن دۆزینەوەی شت یان دۆزینەوەی شوێن یان لوغا ناونان ئەنی ناوەکان بە ئاسانی بۆینە لە ناونانە هەڵاکایە لە بەبیر کەوتنی ناو دواتر ئەگە تەتەوری کرد اینجا حساباتی لێتەکە ناتوانێت حسابات بکە مەسەڵەن زەرب و تەقسیم و پارە بەوە پارە وەرگێتەوە دوای وردە تەتەور ئەکا بۆ ئیشی کردداری ڕۆژانەی خۆی مەسەڵەن جلەکانی لە شوێنە دانابی کاتەوە هەتا گاتە مەرحەلە ناتوانێت جلی خۆی بکاتەوەری مەزان قۆڵی بە عکسەوە لەوانەیە بکاتە ناو شتەکەەوە تەتەوری کردوای لێت نازانێت داوای خواردن بکە مەسەڵەن تا بۆی نەبەی ناخوا بەڵام بۆ دانایی خوا بەڵام مەرحەلەیەکی وای لێت خواردنەکەش خیتە بەردەسی نازانێ ئەمە خواردنەوە پێی ئەژێ بێ بخوابی بکی بەدەمێەوە تر بە پێی تەتەوری نەخۆشیەکەیە و طبعا نەخۆشی خەڵافان تەنها ئەلزایمەر نییە مەسەڵەن نەخۆشی تروا هەیە بۆی پارکینسۆن مەزن پارکینسۆن نەخۆشیەکی جموجوڵە و کەسەکە لەوانەیە سەرۆکی وڵاتێک بێ وەکو جۆ بایدن و نەخۆشیەشی هەبوو یعنی قائدێکی عسکەری دەڕەندە و شەرس بەوکو هیتلەر کە ئەوەی بۆ لە ڕسمەکانە دەری یەکەن کە دەسی لەرزینی پارکینسۆنی بە لەو کاتە لە چلەکان هەردووکتۆرە ئەڵمانیەکان توانێ وای لێ بکەن کەەوە دەرنەکێ لەوە سایل ئەلا مشتە بەڵام 120 نەخۆشەکانی ئەلزایمەر تووشی لە بیرچوونەوە ئەفو پارکینسۆن تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بن لەبەر ئەو نەخۆشیانە پێدە نەخۆشی نیرۆدیجەنف داڕمان ینی وردە پوکانەوە لە مێشکیان دروستە بێت کەواتە لە بیرچوونەوەکە دەکرێت خودی خۆی نەخۆشیی لە بیرچوونە بێکو ئەلزایمەر لەوانەیە نیشانە بێ لەگەڵ نەخۆشیێکی تر نەخۆشی تری چێت چارەسەرەکەی بۆ نمونە خەمۆکی زۆر لە نەخۆشەکانی خەمۆکی لە بیرچوونەوەشیان هەیە بەس کە تۆ چارەسەری خەمۆکیەکەت کرد لە بیرچوونەوەکەی چاکە بێ بەعزێ جاریشە خەمۆکیەکە مەسەرەن نەخۆشیە دەرونیەکە نیشانەیەکی پێشوەختی نەخۆشیە جەستەیەکەیە هەڵ ئەلزایمەرەکە ممکنە مت بێ ممکنە خەمۆکی هەبێ ئەویش بەشێکی نەخۆشیەکەیە کە تو چارەسەری خەمۆکیەکەت هەندێک لە نیشانەکانی باشە بێ وە نەخۆشی پارکینسۆن بۆ نمونە جاروا هەیە بە خەمۆکی و متبوون و بێتاقەتی زۆر کات ئەچێ بۆ دکتۆری دەرونی مەسەن چارەسەری خەمۆکیە بەڵام کە دوایی دەرکە و لەرزین و شتەکەی دەرکەوت نەخۆشی عزوەکە کە چارەسەری خۆی وەرگرت مەسەن دۆپامین بە شێوەی گیراوەی دەرمانی ئەدرە پێی ئەو کاتە خەمۆکیەکەشی لەگەڵ چارەسەری ئەسڵی نەخۆشیەکە چاکە بێت یعنی بۆ کوڵەن دوو جەمسەریە جارە درێژبوونی نەخۆشیە مەزەن کە ئەمێنێتەوە لەگەڵ نەخۆشەکە بە چەند ساڵ نیشانی دەرونی مەسەن جەستەی بەگوێی ناکاوە و زۆر ناڕەحەتە بێ و ڕەقا بێوانە لەبەر لاوازی جەستەیەکە جارە تووشی کێشەی دەرونیشە بێت جا مادام باسی ئەم ئەلزایمەرت کە ئێستەڵانێ هەندێک لەو خاڵانەی باسی کرد بە خۆم یەکی دوودانیانم لە خۆمە بەتیە کرد زۆر بینەرانە لانەیە بڵێن لانەیەم ئامادەیم تیابێ ڕۆژە لە ڕۆژان تووشی بم بەڵام زۆریش ئەو چێت ئەڵێت ئەگەر ئێمە ئیش بە مێشکمان کەین مێشکمان نەیەڵین تامەڵ بێ ڕێگری لەیەکەین یان دوای ئەخەین بەڕێزت وەکو تەکنیک چی ئەڵێ بە کەسانێکە سەردانت ئەکەم بۆ ئەوەی کە تووشی نەبنیان دوای خان طبعا ئێمە با هەر وەکو ترزێنێن ڕێژەی ئەلزایمەرەکە زۆر کەمە بەڵام ئەم لە بیرچوونەوە ئێستا باسی زۆر خەڵک باسیەکە ئەمە لە بیرچوونەوەیەکی کەیە وەکوتمانەوە هۆکارەکانی چارەسەر ئەکرێ بیکەین اینجا سترێس کەم بکەینەوە وەرزش بکەین ڕۆژانە وەرزشی نەکەین بە پێ زۆر هاتوشۆ بکەین خواردنێکی تەندروست ئێمە وەکو طبیەن خواردنی بۆ پێیان میدیترێنیان دایت ینی خواردنی بەحریای بێزی متەواسط کە خواردنی ڕیشاڵەداری زۆرە سەوزەواتی زۆرە گۆشتی ماسی زۆرە دوهونی مشەبعی کەمە وەکو چەوری دووگو بە زوو ئەوشتانە کە زۆر لە جەماعەتی دایت و ئەوانە لەم کەناڵانی ئێوە زۆر جار باس پلەکی تۆ دایت و ئەوانە بۆ شتێکی سنووردار و بۆ دابەزینی کێشی وەزن زۆر کۆمنتم لەسەری نییە بەڵام بۆ نەخۆش ئەو جۆرە خواردنانە لە زال لە میدیا طبیەکان و بڵێن گایدلاینەکانی 2024-25 ئەوانە ئەو چەوریە مشەبعانە لە یازال ئێمە ئاماژەی پێ ناکەین کە زۆر بکرێ و سەر و پێ و دووبوو کەباب و ئەو شتانە زۆر نەبێ باشترە لە خواردنمانە بۆ ئەوەی یارمەتی نین بۆ نەخۆشی درێژخایینەکان وەکو جەڵتە و نەخۆشی دڵ و طبعاً تۆ ئەو پوکانەوە مێشکەڕۆیە ئەگە سووری خوێنی مێشکەکە دابەزێت
ئەوە یارمەتی دەرە بۆ پوکانەوەیەکی سەریعتری پێشوەختە و بەکارهێنانی مێشک مەسەن لە چالاکی وەرزشی و پەزڵ و تێکەڵی کۆمەڵایەتی و وتوێژ و خوێندنەوە و ئەوانە ئەنی مێشک بەکارهێنانی زۆری تەندروستی زیاتر ئەپارێزێ بەڵام بەکارهێنانی زۆر مەبەستمان ئەوە نییە کاتی خەوەکەمان تێک بین مەشغوڵی مەسەن بەرنامە و یاری ئەلکترۆنی و ئەو شتانە و ئەوە بەکارهێنانی تەندروست نییە بۆ مێشک بە تایبەتی ئەگەر لە شێوازی ئەلکترۆنی و مۆبایل و پلەیستیشن و شتانە ئەوان وەکو تەرفیەکی دیاریکرا و سنووردار مثلا لە نیو سەعات تەجاوز نەکا لە ڕۆژێکی مثلا چەند جارێکیش نیو سەعات 20 دقیقە مەسەن گەنجەکان ئەگە دووبارەیان کردەوە زۆر مشکلی نیە بەڵام ئەگە وامان لێ هات خەوی تەندروست بە پێی ئاماژەی ینی سۆسایەتی ئەمریکا بۆ نەخۆشیەکانی خەو ئەڵێن 7 بۆ 9 سەعاتە بەعزێ تۆزێ تەساوری تێکە ئەڵێ 6 لە 6 کەمتری نییە 7 بۆ 9 تەندروستە لە 9 زۆرتر بوو تەماڵی و خاویەکمان تیا دروستەکە لە 7 کەمتر بوو تەرکیزمان ئەبا و خەوتنی تەندروستیش ئەبێ پێش سەعات 11 بێ تا بتوانین نەگەینە سەعات 11 لە پێش 11 ئەگەر درەنگتیش خۆمان لێکە و ناو جێگە بین و بۆی خەوەکەشمان تەندروست بێ و فێری سوور خواردن ناو خەو نەبین کەسەی کە مەشاکلی ئاراق و کەم خەویە لە 20 دقیقە زیاتر ئاماژەی پێ ناکەی ناو جێگا بێ ئەگە خەول لێ نەکەوت بەرەچی پیاسەیە ئەەکەی هاتوچۆیە ئەەکەی خوێندنەوەی ئەەکەی بەڕامەجێکی هادی سێرەکەی باشتر واشتی وروژێنە و ڕێعازای حرەکە شتیش نەکەی لەو کاتانە تۆزێک لە دەرەوەی جێگەکە بیت دوای هەستکە چاوت خڕز و بگەڕێیتەوە جاری کە بخەویت ئەگە هەم 20 دقیقە ناو جێگاکە بووی هەستیتەوە ئەگەر ئەو کەسانەوە مشکلی کەم خەوی و عراقیان هەیە بەو شێوە چارەسەری خوێنکەن لە 11 لە ناو جێگا بێ لە 7 بەیانی هەستی 8 ساعتەکە لە 6 هەستی 7ەکە حەد ئەدناکەیە لە 7 هەستێ 8 ساعتەکەات لە 8 9 ساعتەکە ینی بڵێن لە 11 ناو جێگە بێ لە دوای 8 لە ناو جێگا نەمێنێتەوە ئەو سایکڵی مەسەن 20 دقیقە بخێ و هەستێتەوە تا بەیانی دووبارەی کاتەوە ئەوە تەندروسترە لەوەی 2 ساعت ناو جێگە بسوڕێتەوە ساعت 3 خەوی لێ بکەی و ساعت 4 خەوی لێ بکەی و دوای تانی ئەوڕۆ بخەوێ ئەو خەوەم تەندروست بکەن دوور هۆکاری ڕێگر لە خەو مەسەن بازی ئەگە قاوە بخوا چا بخوا نزیکی شەو خەوەکەی ئەوروژێنە ئەو ئاماژەی پێ ناکرێ و خەوتنی ڕۆژیش ئەو کەسانیوە کێشەی خەوی شەویانە ناڵێ مەموو کەسێک باشترە لە دوای ساعت 3 لە چارەکی زیاتر بە ڕۆژە چارەکی زیاتر نەخەون ئەو چارەکەش لە پێش ساعت 3 بێ بۆی تەسیل لە خەوی شوێنە بە تابەتی بە ساڵات چووەکان ئەوانەوە تووشی ئەلزایمەڕ و جەڵتە و نەخۆشە درێژەن زۆر بێن سایکلی خەویان تێکەچێ لەوری کارەبای بەردەوام و تەلەڤیزیۆن و سەتەلایتی بەردەوامە سەیری بەرنامە و شتەکەن و ئەمێننەوە دوای دەمەوبەیان ئەخەون تا نزیکی نیوەڕەوە ئەوە خەوێکی تەندروستی ئەوە پوکانەوەی مێشکەکە زیاترەکات بەڵێ تێگەی چۆن ئەنی ئەمە بۆ گەنج و بۆ بە ساڵاتچوو بۆ بە ساڵاتچوو کاردانەوەی زۆرترە بەڵام بۆ گەنجش بە دووبارە بوون کەواکەن حتا بۆ مناڵە سە بۆ مناڵ کێشەی ئۆتیزم و ADHD و فرەجوڵێ ئەمانە بەهۆی تێنەگەیشتنی باوکان و دایکان بە تایبەتی دایک کە لە ماڵە لە جاتی ئەوەی کاتێکی لەگەڵ مناڵەکەی بێتە سەر مەسەن کە مەشغوڵی ئیش و کارە بێ پێداویستی پێویستە ناچارە بەڵام نەبێ مناڵەکەی بە تەلەڤیزیۆن و مەشغوڵ کە مۆبایل با بەدەست مناڵەکەەوە بە تایبەتی لە سەرەتای تەمەن لە بینی 2 ساڵی تا 4 ساڵی ئەو کاتە زۆر زۆر حساس لەو کاتێکە مناڵەکە ئالوودەی ئەو مۆبایلە بوو تر تەرکیزی ئاڕات تەرکیزی ڕۆیی تر وردە وردە بەرەو ئۆتیزم ئەیبە ئیتر پێویستی بەوە نابێت لەگەڵ سۆسایەتی لەگەڵ کۆمەڵگایە تێکەڵ بێ ینی پێویستی بە دەوروبەر نابێنێ تر بە مۆبایلەکە بە تەلەڤیزیۆنەکە لەگەڵ ئەوانەیە ڕایەت ئیتر پەیوەندی کۆمەڵاتی کەمە بێت و حتا سێرکردنی چاو ئێمە بە چاو تەواصولەکەین ینی زۆر نامە بە چاو ئەگەێنین ئەو مناڵانە ئیتر سەیری خوارەوەکەن سەیری مۆبایلەکە کە سەیری یاریەکەکە بە شتێکۆ مەشغوڵە بێ ئیتر ئەمە يعني قزم تأثيري موبايل وأم وسيلة ناتندروسة تازانة طبعا هموش تكيش سلبيات وإيجابيات هي لشويني خوي لكاتي خوي لكاتي تايبتي خوي به بس زبو منال زور زور هنا
کارەساتە بەڕاستی مناڵ و هەتا تەمەنەکانی ینی من ڕۆژ نییە مناڵێک تا دوان نەبینم کە زەحی ئەو شتێ ئەنی ئەوانەی وە ئۆتیزمن توانم بڵێم لە 10 مناڵە 9یان ئەو کێشەی مۆبایل و شاشەی تەلەڤیزیۆنیان هەیە یەکێکیان لەوانەیە خۆی لە جۆرە ئۆتیزمەکانی جاران بێ کە پێشەوەی ئەم شتانە بێ کە زۆر بەدەگمەن ئەمان بینی بەداخۆی وادارین کامە هۆشیاریەک بێ بۆ هەموو دایک و باوکان کە مناڵە تا 4 و 5 بەیانی بەسەر مۆبایل و ئایپادەوە نەبێنێ و خۆی هەموو شێر و سێ بەشە گرنگەکەیە دکتۆر خەوەکەی و خواردنەکەی و جوڵەکەیە کە ئەمە ڕێکردەوە توانی کەسێکی تەندروست بیت بینەوە سەر بابەتێکی گرنگ لە ساڵانی ڕابردووە ئەم ڤایرۆسی کۆرۆنایە بڵاو بۆ پرسیاری زۆری نێ هاوڵاتیان بوو هەندێک خەڵکمان هەبوو دوای ڤایرۆسەکە تووشی لە بیرچوونەوە بوو ئایا ئەمە تا چەند کاریگەری هەبوو و ڤایرۆسەکە لێکەوتەی هەبوو لەسەر مێشک و بیرچوونەوە و ئەو نەخۆشیانەی پەیوەستە بە مێشکەوە دکتۆر وەڵام من لەسەر کۆرۆنا ڕێیەکی تایبەتی خۆمم هەیە ئەمە کۆمەڵێکی زۆر نەخۆشیشم وەرگرت لە کاتی کۆڕۆناکەین بووین بە ڕێگەی بینینی زۆر لە نەخۆشەکان و هەندێک لە سنتەرەکانی کۆڤید و پەیوەندیکردنی تیلیفۆنی لەگەڵ نەخۆشەکانە بزان نیشانەکانیان چۆنە کۆمەڵێک زۆر لە نەخۆشیەکانی مێشک و دەمار تووشی نەخۆشی کۆرۆنا بوو ینی ئەوانەی کە نەخۆشی مێشک و دەماریانە بوو یەکسەر تووشە بوون ئەوانەی کە کۆڤیدیان نەبوو کۆڕۆنایان نەبوو کۆمەڵێ زۆر نیشانەی مێشک و دەماریان تیا دەرەکەوت تێگێ چۆن یەکێک لەوانەمان لە بیرچوونەوەکە یەکێکیان کەم و بوونی تەرکیز سەرئێشە تێگێ چۆن و توشبوونی جەڵتەی پێشوەخت توشبوونی جەڵتەی بێدەنگ زۆر کات کە نەخۆشەکە ئێماڕای بۆکی بۆ شتی تر کە سێری کۆڕۆنای بوو بێ ژمارەی پەڵەکانی زۆرترە بەڵام ئێمە توێژینەوەکەمان ئێماڕای تیانە بوو ناتوانم بڵێم 100% ئەوانەی کۆڕۆنایان هەیە ژمارەی پەڵیان زۆرترە لەبەر ئێمە زۆرتر ئیمکانەتی ئەوە نەبوو ئێماڕای بۆ هەمووی بکەین بەڵام من وەکو کە ئێمە یادەیەکمانێ پێوترێ یادەی ڕقبوونی دەمارەکان فرڕقبوونی دەمار بە کوردیەکەی مالتیپل سکلیرۆسیس ئێمە ساڵانی زۆر لیژنەمان هەبوو نەخۆشمان ئەبینی کە ئەهات چەند پەڵەیەکمان ئەبینی لە مێشکی کەسەکەیە و ئەماڕای مل و ئەمانەمان بۆ ئەکرد زۆر بەدەگمەن نیشانەکانمان ئەبینی ئێستا لە دوای کۆڕۆناوە کە ئێماڕای ئەکین ژمارەی پەڵەکان کە نەخۆش دەسی پێکات پەڵەی زۆرە پەڵەی کۆنی هەیە پەڵەی لە ملی زۆرترە ینی هەستە کەم لە دوای کۆڕۆنا و پێش کۆڕۆنا زۆر جیاوازترە ینی خەتی یەکەممان هەیە بۆ چارەسەری ڕقبوونی دەمار خەتی دووەم لە پێش کۆڕۆنا خەتی یەکەممان زۆر بەکارەیەنە ئەی نەخۆشەکە دۆی ساڵێ دوانسییان ناچار بوون بڕێن بۆ خەتی دووەم دەرمانە بەقوتەکان زۆر کات لە لیژنەکە دانیشتنەگە 4 نەخۆشی تازە تەژین دوانیان یەکسەر بە خەتی یەکەم لەبەرەوە بێنە ئەگرسیڤ پرزنتیشن ینی دەرکەوتەیەکی خەست و خۆڵی نەخۆشیەکە کە ئەبێ بە قۆت لێی بێ بووینە ڕایگری ئەنی کۆڕۆنا ماکی خۆی زۆرە بوو لەسەر کۆمەلگا و نەکانی دواتری زۆرە هەندێک کەسیان و دەرسێکەشیان لایەن بەس تۆزێ مۆبایلەغەشی تایە ینی بەعزێ کەسەیە هەموو شتێک ڕەبتەکە بە کۆڕۆنەوە هەموو شتێک ڕەبتەکە بە ڤاکسینەکە و ئەو شتانە ینی تا حدێک ینی بەشێکی تایە ینی لەبەرەوەی ئینکاری ناکات توێژینەوەیە توێژەری زۆر بە قۆت هەیە بڕای بەوە هەیە بەڵام لە بلاشەوە ینی تۆ کارەساتی گەورە بوو مردنێکی زۆری لێکەوتەوە ئەین تۆ ناچاربی ئەو ڤاکسینە بکەیت ئەگەر چی بەعزێ مەشاکلیشی هەبێت باڵێ زۆر سپاس بۆ بەڕێزە دکتۆر سەروەر بە هیوای بینەرانمان سوودیان بینی بە هیوایەوەی خەویان ڕێک خان خواردنێکی تەندروست بخۆن بە تایبەت بۆەوەی کە بۆ مێش گونجاو بێت سوودی پێ بگەێنێت بە تەمای ئەوەی و بە هیوای ئەوەی تۆزێک زیاتر ئیش بە مێشکمانکەن ئێمە ئیش ئەەکەین بە مێشکمان زۆر جار هیلاکی ئەەکەین وانە وەرزشێک بێت بۆ مێشکمە بۆ نەشەترەنجە بۆ نمونە بە قەولی دکتۆر سەروەر کە فەرمووی ئاماژەی پێکرد ئەوەیە کە لەگەڵ هاوڕێیان قسە بکەین گفتگوی چێژ بەخش نام گفتوگانە هەمووی هەواڵی ناخۆش و ئیتر ئەها هەندێک ئیش بکەین پێشووتر نەمان کردو زۆر جار ڕاهاتوین ئەها ڕێگەی دەوام ئەگەر یەک ڕێگە هەیە ئەو ڕێگەیە بۆ نونە ئەو ڕۆژە بگیرێ دیتر سەرمان لێشەوێ هەر خۆمان ئەسڵەن ڕۆژانە ڕێگەی جیاواز تاقی بکەینەوە شعر لەبەرکەین یعنی هەوڵ بین ئیش بە مێشکمان بکەین ئیشەڵڵا هەموو کەسێ تەندروستە بێت دووبارە سپاسیش بۆ تۆ دکتۆر سپاس بۆ زانیارەکانە